سلااوتان لەبێت. ئەمڕۆ چواری تشرینی یەکەمە کە شەهید ناگیهان ئاکارسەل ناسراو بە شەهید زیلان تێیدا شەهید کرا. لە ساڵی 2022دا لە کاتی بەڕێکەوتنی بۆ بنیادنانی پەرتووکخانەی ژنی کورد لە بەردەم ماڵەکەی خۆیدا تیرۆر دەکرێت. شەهید ناگیهان هەردەم لە هەوڵی بنیادنانی پەرتووکخانەیەکدا بوو کە تێیدا ئەرشیفی مێژووی ژنی کورد بکات. شەهید ناگیهان لە ڕێگەی وتنەوەی ژنۆلۆژیەوە ژنانی تەواوی ناوچەکانی باکوور و باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانی لەسەر پەروەردە دەکرد. هەر بەو فکرەوە دەیویست پەرتووکخانەیەک بۆ ژنی کورد بکاتەوە کە تێیدا تەواوی ئەرشیف و ژنۆلۆژی ژنی کوردی تێدا هەڵبگرێت. بۆ ئەم مەبەستەش ئەمڕۆ سەردانی پەرتووکخانەی ژنی کوردمان کرد تاوەکو لە نزیکەوە ئەو پەرتووکخانەیە کە هاوڕێکانی لە دوای شەهیدکردنی ناگیهان ئاکارسەل بنیاتیان نا ببینین. بۆ باسکردن لە وتنەوەی وانەی ژنۆلۆژی بە ژنانی گەنج ئەمڕۆ هاتوونەتە لای بێگەرد ئازاد ڕۆژنامەنووس کە یەکێکە لەو ژنە گەنجانەی پەروەردەی شەهید ناگیهانی بینیوە. سڵاوت لەبێت بێگەرد. ئێمە ئەمڕۆ باس لە پەروەردەکردنی شەهید ناگیهان ئەکەین بۆ ژنانی گەنج. ئایا چ کاریگەریەکی لەسەر ئێوەی ژنان بەجێهێشت و هەروەها تا چەند لە کارەکانتانە لە کاری ڕۆژنامەنووسیتانە وتنەوەی وانەکانی شەهید ناگیهان ڕەنگی داوەتەوە؟ بەڵێ لە ساڵی 2022 شەهید ناگیهان کە لای ئێمە ناسراو بوو بە شەهید زیلان، ناسراو بوو بە هەڤاڵ زیلان، شەهید کرا لەلایەن دەستی پیسی خیانەتەوە کرایە ئامانج و شەهید کرا. بۆیە ئەمەوێت لێرەیە لە ڕێگەی ئاژانسی نوژن هاوە سوپاسی ئێوە بکەم کە ئەم دەرفەتەتان بۆ من ڕەخساندووە و شەهید ناگیهان و سەرجەم ژنانی تێکۆشەر کە لەو ڕێبازەیە کە تێکۆشانی ژنان درێژە پێ بدەن و لە تێکۆشانی ژنانە بەشدار بوون بەبیر بێنمەوە. وەگەزانین لە ساڵی 2022 شەهید ناگیهان شەهید کرا و لە ساڵی 2020 من یەکێک بووم لەو ژنە گەنجانەی کە شانسی ئەوم هەبوو بەشدار بم لە یەکێک لەو خولانەی کە شەهید ناگیهان لەسەر مێژووی ژنۆلۆژی و گرنگی ژنۆلۆژی و زانستی ژن بۆ ژنان لە باشووری کوردستان بەڕێوەی برد. دیارە ئێمە لەو ساڵەیە پۆلێک ژنی گەنج بووین کە لە پەروەردەیەکە توانیمان شانسی ئەومان هەبوو لە نزیکەوە شەهید زیلان شەهید ناگیهان ببینین و بەری بکەوین. لە سەرەتایە ئەوە بڵێم هەر بەرکەوتنێک لەگەڵ هەڤاڵ زیلانە ئەکرا بۆ خۆی پەروەردەیەک بێت. یعنی ئەوەنە هەڤاڵێک بوو کە پڕاوپڕ بوو لە زانست و زانیاری لە هەر کاتێکا کە تۆ لەگەڵی ئەمایتەوە کارێکت لەگەڵ ئەکرد تەنانەت ئەگەر بێت و لە هەر چالاکیەکی شاکە ئەو کاتە بۆ ژنان بەڕێوە ئەچوو هەڤاڵ ناگیهان شەهید ناگیهانت ببینایە ئەتوانی فێری زۆر شت ببی لێەوە. ئاتا توانم بڵێم قوتابخانەیەک بوو بۆ ژنان لە باشووری کوردستانە. بۆیە بۆ من وەکو ژنێکی گەنج شانسێکی زۆر گەورە بوو کە لەو پەروەردەیە بەشدار بووم و توانیم لە نزیکەوە زانستی ژن و مێژووی ژنۆلۆژی لەلایەن شەهید ناگیهانەوە فێر ببم و بزانم و زانیاری لێوەربگرم. بێگومان ئەو پەروەردانەی کە شەهید ناگیهان بە ئێمەیدا ئەو دەرسانە هەرکام لەو بابەتانە وەگوتم چونکە دەرفەتێکی گرنگ بوو هەر یەکەیان وەکو بابەتێکی گرنگ لە ناخی منە لە مێژووی منە بوونی ماوە و بەردەوام بەبیر خۆمی ئەهێنمەوە. ئەتوانم بڵێم بەگشتی ئەو پەروەردەیە کاریگەریەکی زۆری هەبوو لە ئێستا شاکە لە بەشێکە لە ڕاگەیاندنێکە ئەتوانم درێژە بەکار بدەم پەروەردەکانی شەهید ناگیهان و زانستی ژن ژنۆلۆژی ئەکرێت ڕێگایەک بێ بۆ من کە درێژە دەری ڕێگاکەی هەڤاڵ ناگیهان بم. شەهید ناگیهان پێش شەهیدکردنی بە ئەرکیکردنەوەی پەرتووکخانەیەک هەستا بۆ ئەرشیفکردنی مێژووی ژن بۆ ژنۆلۆژیە کە تێیدا ژنانی تێدا پەروەردە بکرێت. لە دوای شەهیدکردنی پەرتووکخانەکەی لەلایەن هاوڕێکانیەوە کرایەوە. ئایا لە دوای شەهیدکردنی شەهید ناگیهان ژنۆلۆژی و پەرتووکخانەی ژنۆلۆژی
چ کاریگەریەکی بۆ سەرژنانی ناوچەکە هەبوو؟ بەڵێ من وەک لە سەرەتا شاوتم شەید ناگیهان بۆ باشووری کوردستان و بۆ تەواوی پارچەکانی کوردستان بە تایبەت لە خەباتی ژنۆلۆژیا ئەتوانین بڵین قوتابخانەیەک بوو بۆی کە ژنان خۆیانی تیا پەروەردە بکەن و فێر ببن و لە درێژەی ئەو چەند ساڵی کە لە باشووری کوردستانی شابوو من چەند جار بەری ئەکەوتم زۆر جار لە زۆر بابەتە یەکترمان ئەبینی و بەردەوام ئەمبینی کە هەوڵ و تێکۆشانی ئەوەیە کە کتێبخانەیەکی بەو ڕەنگە بۆ ژنی کورد بکاتەوە کتێبخانەی ژنی کورد بکاتەوە بۆیە پێم وایە کاریگەریەکی زۆر باشی هەبوو واتە ڕاستە شەید ناگیهان شەهید کرا و کرا ئامانج بەڵام ئامانجەکانی شەید ناگیهان و ئەو تێکۆشانی کە هەیبوو هەتا ئێستش لەلایەن ژنانی باشووری کوردستانەوە درێژەی پێ ئەدرێت و لە چوار پارچەی کوردستان و ئەتوانم بڵێم لە وڵاتانی جیهانیشە تا ئێستا دەربارەی ژنۆلۆژی و زانستی ژن تێکۆشان بەردەوامە بەڵام بە تایبەت لە باشووری کوردستانە ئامانجی ئەوە بوو و ئەتوانم بڵێم بەپێی ئەو زانیاریانەی کە ئەیبینین و ڕۆژانە بەری ئەکەوین ئەتوانین بڵێن شەید ناگیهان توانیوێتی مێژوو چیرۆکی سەدان ژنی باشووری کوردستان بسپێرە بە مێژوو بینوسێتەوە و بدات بە مێژووی تێکۆشانی ژنە و توانی بووی کارێکی زۆر باش لەو ئاستەیە بکات کە تا ڕۆژی ئەمڕۆژ ئێمە ئەبینین و ئەزانین کە ژنان بەردەوام هەر جارێک کە سەردانی کتێبخانەی ژن ماڵی ژن ئەکەن دێنە پەرتووکخانەی ژنۆلۆژیەوە ئەو مانای ئەوەیە کە کاریگەریەکانی شەید زیلانە کە تا ئێستا ماوەتەوە و ژنان دوای نەمانی شەید زیلان دوای نەمانی شەید ناگیهان هەر بەردەوامن لە سەردانیکردنی ئەم کتێبخانەیە و خەباتی ژنۆلۆژی تا ئێستا بەردەوامە هەر کەسێکیش بە تایبەت ئێمە وەکو ڕاگەیاندکار ئەگەر باسیکەین کە لە خەباتی ڕاگەیاندنین خەباتکاری ڕاگەیاندنین هەتا ئێستاش زانستی ژن لە کارەکانمانە ئەبێت ڕنگ بداتەوە ئەبێت درێژەی پێ بدەین بۆ درێژان بە خەبات و تێکۆشانی شەید ناگیهان و سەرجەم ئەو ژنانی کە لە ڕێبازی تێکۆشانکردن بۆ ژنانە گیانی خۆیان بەخت کردو و شەهید بوون. لەناو پەرتووکخانەی ژنی کووردە وەک سومبولێک بۆ پێشڕەویکردنی ناگیهان ئاکارسەر لە کاتی کردنەوەی ناوەندەکەدا ژوورێک تایبەت دەکەن بە کەلوپەل و پێداویستیەکانی ناگیهان ئاکارسەر کە تێیدا سەرجەم کەلوپەلەکانی وەکو پۆشاکی جلی کوردی و پێنووس و دەفتەری تێبینیەکانی لەناو ئەم ژوورەدا پارێزراوە کاتێک ژنێک سەردانی پەرتووکخانەکە دەکات بەناو ناخی ناگیهان ئاکارسەردا گوزەر دەکات و پاشان سەردانی ژوورەکانی دیکە دەکات. ئێمە لە شوێنی شەهیدکردنی هەڤاڵزیلانین کە لە چواری تشرینی یەکەمی 2022دا بەدەستی میتی تورک لێرەدا شەهید کرا. ویان زانی بە شەهیدکردنی دەنگی ژن و دەنگی هەڤاڵزیلان کب دەکرێتەوە بەڵام هەڤاڵزیلان هەر ڕۆژە و لقوپۆپێکی سەوز دەبێت.